نبونو چۆن دەکرێت خاڵی یەکەم بە بەرنامە و پرۆگرامی خۆمانە پێشتر بچینەوە ینی من هیچ کۆمپیوتەرێکی خۆم ئەبدەیت ناکەم ئەگەر نەزانم بەرنامە کۆنەکەی چۆنە و خەلەلی لەکوایە و کێشەکانی لەکوایە ینی من نەزانم ئەم بەرنامەیە لێرە کێشەم هەبووە بۆ نمونە مەسەن وەکو نەفەرێک وەکو هەر بە ڕێزێکە سیرمانەکە ئەزانێ کێشەی هەیە لەگەڵ خێزانێ کێشەی هەیە لەگەڵ مێردەکەیە کێشەیەکی تا ڕادێک هەیە لەگەڵ منداڵەکانیە ئەزانێ کێشەیەکی هەیە لەگەڵ ئەو دایری کە دەوامی تێدەکات کەواتە یەکەم شت تۆ دەبێت بەرنامە و پرۆگرامی کۆنی خۆت بزانێت تۆگەر هیچت نەبوو بێ کۆن وە هەمیشە خۆت ڕازیبی جابان بەنەوەیەکی تر لەناو کۆنێکە بڵێن هەر بە ڕێزێک سەیری بەرنامەکات لە 2022 ڕازی بێت قەل لە 2023 نوێبوونەوە ناکە چکە خۆی بەعانتەرە زانێ خۆی بەشتە زانێ و قەنەعەتی وایە زۆر باش و چاکە زۆر جارێمە لە ڕێی پەیمانگاوشتەوە کە ژن و پیاوێک شەڕ ناکەن ژنەکەڵ من ئای بمنێ بە ئەو خۆی بگۆڕێ کەواتە ئەم ژنە بە حیاتی خۆی ناگۆڕێ نوێبوونەوە ناکات لە گفتارێ لە هەڵسو کۆتێکاتە خاڵ یەکەم بەرنامە پرۆگرامی کۆن دەستخێنە سەر کەم و کورتیەکانمان بەڵێ یانی تۆ گەر کەسایەتی خۆی و شخصێتی خۆی و بە فایل و کۆنەکانی خۆی نەزانێ خاڵی دووەم دەبێت هەندێک بەرنامە پرۆگرامت هەبێ بۆ تازە یعنی تۆ فەرمووت 100 ساڵ بڵێ من ئەم کۆمپیوتەر ئەپدەیتەکەم ئەگەر سیدیەک حازر نەبێ ئەگەر پرۆگرام و بەرنامەیەک حازر نەبێت کاتە ئەم لاپتۆپە ئەپدەیت نابێت کاتەمە خاڵی دووەم بەرنامەش ڕەنگە بە ڕێزێک بڵێ دکتۆر بەرنامە چۆنە جاروایە لە کتێبێکە وەرێگری جاروایە لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی وەرێگری جاروایە لە کۆڕ و سیمینارێکە وەرێگری جاروایە فستیڤالێک ئەکرێ ئەمە دوێنە پێرە فستیڤالێکی نوێبوونەوەمان کرد ئافرەتی وایە شەو تەلەفۆنی کرد کاکتۆر خوا باشتان بۆ بکە بڕاستی ژیانی منی گۆڕی خۆی من چیمان و تۆ 20 دقەی قسەمان کردووە بەس لەوەچ ئەم 20 دقە 25 دقەیە پەیامێکی تێدا بێت بۆ کۆدی ئەمی گۆڕی بێت کاتە ئەوش خاڵی کی گرنگ و مویمە خاڵی سێم کە گرنگە نوێبوونەوە و ئەپدەیت عادەتەن چۆنەکرێ بە کەسی شارەزاکرێ یعنی ئەگەر خۆم کردم زۆر باش یعنی بۆیە زوو ئەڵێم کۆمپیوتەرەکە من خۆم ئەمێ کۆمپیوتەرەکەی خۆم فۆرمات کەم ئەپدەیتی کەم خۆم زانیم زۆر باش نەمزانی ئیبن بۆ لای دوکاندارێک ئیبن بۆ لای کەسێکی شارەزا ئەم ڕاوێژکردنش لە مەسەلەی نوێبوونەوە زۆر گرنگە یعنی ئافرەتێک سەیری بەرنامەکەی جەنابتانەکە هەستەکات زوو تەلاق و جیابوونەوە لەگەڵ مێردەکە دێتە کایەوە کاتە دەبێت ڕاوێژ بکە یان بە پسپۆڕێکی دەرونی یان بە توێژەرێکی دەرونی یان بە توێژەرێکی کۆمەڵاتی یان لە مامەسایەکی ئاینی بۆی حرام و حەڵاڵی پیشان بدە یان هیچ نەبێت بڕاتەوە بۆ لای خوشکە گەورەکەی ئەم ئافرەتەکە بۆ نمونە خوشکە گەورەکەی ئەزانێ 20 دانە ساڵە زەواجی کردو تا ئێستاکێ 20 کەلیمەی ناخۆش لەگەڵ پیاوەکەیان نەوتراوە کاتە ئەوش تەجروبەیەکە بۆیە خاڵی سێم نوێبوونەوە بەڕاستی یان بە خۆمان دەکرێت کە زۆری نەوایە زۆر باشە هەتا خۆمان تازە بینەوە نوێ بینەوە زۆر باش یعنی ئێمە هەمیشە زۆر جار لە شوێنی ئیشەکانی خۆمان کارمەند زۆر جار من بانکەوەڵم پێش ئەوەی مدیر پێت بڵێت تۆ خۆت بگۆڕە پێش ئەوەی بگاتە عقوبە و کارتی سوور و تخوا دەرم مەکەن بەس ئەم مانگە تۆ هەوڵ بدە خۆت بگۆڕە ئەگەر بەسمەکەتە ئەگەر هاتنەکەتە ئەگەر زوو ڕۆشنەکەتە ئەگەر پابەتبوونتە لەسەر کورسی و مێزەکە ئەگەر هەڵسوکەوتە لەگەڵ بۆ نمونە نەخۆشەکانە کەواتە ئەوش خاڵی سێم خاڵی چوارم کە زۆر گرنگ و مهم ئەوش ئەوەیە کە بەرنامە ڕێژی و پرۆگرام ئەبێ شتێک هەبێت یعنی ئەبێت پلانێک هەبێت ئەبێ وەرەقەیەک شتێک هەبێت یعنی عادەتەن تۆ مەسەلەن لەم بڕۆوە لەوچێت دیزاین ئەم بەرنامەتان گۆڕبێ غێر مدیر پێی وتونەوە توێتی لەمە دووە بڕگەی وەرزش زیاد دەکەین بڕگەی مەسەن چێژ لێنان دروست زیاد دەکەین لەمە دووە بڕگەیەکمان هەیە بە ناوی وتەی ناوداران مەسەن سەعات 9 ئەوە نەدەقە بۆ نەپەخشەکرێت کەواتە تۆ دەبێت بە نووسراوێک هەبێ ئەگەر نەعینن وەکو جاران لێ خوڕیت و وەختێک زانین بەرنامە تەواو بێ و مدیر ئەڵێ بۆ نوێبوونەوەتان نەکرد کەواتە تا نووسراو هەبێت تا لەبەرچاوت بێت نوێبوونەوەکە باشتر و چاکترە بێت